بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی باس و خواست بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان تەوری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست گرفت و کێشەکانی لاوان لە هەرێمی کوردستاندا چین. دیارە دوێنێ 12/8 ڕۆژی جیهانی لاوان بوو لە سەرتاسەری جیهاندا. لاوان لە جیهاندا بەدەست کۆمەڵێک گرفتەوە دەناڵێن. هەرێمی کوردستانیش لاوەکانی بەدەرنین لەم گرفتانی کە بەدەستیەوە دەناڵێنن. وەک دەوترێت لاوان داینەمۆی شۆڕشن و لاوان لە هەموو شۆڕشەکاندا شۆڕشە فکری و شۆڕشە چەکداری و شۆڕشەکان کە بەرهەمی بۆ مرۆڤایەتی هەبووە لاوان پێشەوەی بوون. بۆچی لە ئێستادا لاوان ناتوانن ئەم ڕۆڵە بگێڕن؟ هەرێمی کوردستان کەوتۆتە ناو ئۆقیانوسێک لە گەندەڵی و زۆرێک لە کێشەی ئیداری و سیاسی و ئابووری. بۆچی ڕۆڵ و جێپەنجە و دەستی لاوان لەم بوارەدا دیار نییە بۆی کە یارمەتی هەرێم بدەن لەم قەیرانانەدا دەری بێنن؟ با میوانداری بەڕێز سەلمان کۆچەری کارژێڕی سەنتەری پەرەپێدانی لاوان لە سوودەکانمان لە شاری سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە گفتوگۆ لەسەر ئەم تەوەڕە دەکەین. ماوەسە سەلمان بخێر بێت. عادەتەن با لەم پرسیارەوە بچینە ناو تەوەری بەرنامەکە بەچێ دەوترێت گەنج؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا وەکو دوێنێ کە 12/8 2018 لە سەرانسەری جیهاندا بە ڕۆژی لاوان دیاری کراوە کە لەلایەن نەتەوە یەکدوەکاندا بە بڕیاری نەتەوە یەکدوەکان ئەم ڕۆژە وەکو ڕۆژێکی ڕسمی لاوان ناساوە لە سەرانسەری جیهاندا پیرۆزبایی لە سەرجەم لاوانی جیهان و هەرێمی کوردستان دەکەین و هیواخوازین ڕۆژی لاوان بێتە فاکتەرێک یاخود سەرەتایەک بۆ گۆڕانکاری بەخۆداچونە و گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا. دیارە گەنج یاخود لاو بەگشتی بەپێی زۆرینەی توێژینەوەکان توێژینەوە فیسیۆلۆجیەکان بەو تەمەنە دەوترێت کە لە نێوان 18 تا دەگاتە بگرە لە 14 تا دەگاتە 18 بەڵام تەمەنی هەرە گەنجەتی ئەوەیە کە پێی دەوتێت تەمەنی لاو لە تەمەنی 18 ساڵیەوە دەست پێ دەکات تا دەگاتە چه ساڵی، چونکە زانایانی فیسیۆلۆجی ئەو قۆناغە بە قۆناغی کامڵبوونیان دانراوەتە لە قۆناغی 18 ساڵ تا دەگاتە چه ساڵی بە قۆناغی یاخو بە تەمەنی لاو لە سەرانسەری جیهاندا ناسێن. ئەم قۆناغی کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە تەمەنی 18 ساڵی تاوەکو تەمەنی 40 ساڵی و 50 ساڵیش تەمەنێکە کە گەنج تیایدا لەو پەڕی نەشاتی جسمی فکری عەقڵیدایە. وەک دەوترێت لەو تەمەنەدا گەنج پێی دەوترێت گردوونێک لە تاقە، گردوونێک لە وزە. لە هەرێمی کوردستان تا چەند سوود لەم تاقە فکری و لەم تاقە جەسەدی گەنجان وەرگیراوە بۆ بەرەو پێشبردننی وڵات؟ زانانی ئەنترۆپۆلۆژی باس لەوە دەکەن کە ئەم تەمەنی 18 ساڵی تا دەکاتە 40 ساڵی دوو تاقە لە مرۆڤدا ئیش دەکەن. تاقەیەکیان تاقەی بەدەنیە واتە لە ڕووی هێز و باز و ئەوانەوە ئەم تەمەنە تەمەنی گەشتنمایەوە ئامە هەموو ئامادەیەکی تێدا هێز تێدا ئەوی تێدایەوە. تاقەیەکی تر تاقەی زیهنیە فکریە لە هەردوو بوارەکەدا کەواتە ئەم دوو تاقەیە بنەمایەکی گرنگن لە دروستکردنی گۆڕانکاری و گەشتنما لە ناو کۆی کایەکانی کۆمەڵگە لە ناو کۆی بازنەی ژیاندا. دیارە لە هەموو جیهاندا لە هەموو کۆمەڵگەیەکدا لە دوای ئەوەی لە دوای ڕێنسانسەوە بڵین لە دوای سەدەی 16ەوە جۆرێک یاخود چەمکێک بۆ لاوان دروستکا کە پێی وترا شوناسی لاوان. ئەم شوناسی لاوانە چییە؟ ناساندنی گەنج، ناساندنی لاو یاخود دیاریکردنی پێناسەیەک بۆ لاو، دیاریکردنی ڕۆڵێک بۆ لاو، پێگەیەکی لاو کە ئەم شوناسەی لاو بە بنەمایەکی گرنگی گۆڕانکاری لە کۆمەڵگەدا دانراوە. لە سەرەتایدا ئەو تەمەنە هەر وڵاتێک زۆرینەی تەمەنەکەی پێکاتەی کۆمەڵگەی ڕەگەزی لە نێوان 18 بۆ 40 ساڵ بێ ئەو کۆمەڵگەیە بە کۆمەڵگەیەکی بەهێز ناسراوە هەم لە ڕووی جەسەدی لە ڕووی هێزەوە. بۆی زۆرینەی ئەو وڵاتانە کە خاوەنی گەنج بوون، ئەو وڵاتانە کە شەڕخوازیش بوون، شەڕکەریش بوون، سوودیان لەو تاقە بەهێزەی لاوان بەرد. بەدەرلەوە دوای گەشە و نمەی کۆمەڵگاکان دوای شۆڕشەکان ئەوانەی بوونە سەر مەشقی گۆڕانکاری زیهنی و مەدەنی و تەکنەلۆجی و داهێنان کێ بوونە ئەو گەنجانە بوونە کە لە تەمەنی
لاویندا بن هەتا ئەو بیری دۆزانێک کە دانراون لەلایەن ئەنیشتاین و ئەوانە و هەروە فەیلسوفانی تری کانت و هەموو ئەو فەیلسوفانەش لە تەمەنی لاویەوە دەستیان پێکردووە ئەگەر ئاماژەیە کوردیش ئەمە کۆمەڵگەیەکی کە موسڵمان لە شەریعی ئیسلامیشدا ئەوانەی کە کۆمەڵگەی ئیسلامی بێرە و پێشەوە دەبن لە جیلی گەنجان و لاوان لە ئوسامەی کوڕی زەید زوبێری کوڕی ئەوام ئیمامی عەلی عومەری کوڕی خەتاب کەوانە دەبنە پێشەنگێکی گرنگی دروستکردنی ئومەتێکی بەهێز و کۆمەڵگایەکی بێز لە هەرێمی کوردستانیش ئەو شۆڕشانەی کە هەبوونە هەتا دوایەمین جوڵانەوەی ڕزگاری خوازگەری کورد کە ڕاپەڕین بوو ساڵ 1991 زۆرینەی بەشداربووانی ڕاپەڕین کێبوونە لاوان بوونە و زۆرینەی شەیدانیشەکە تەماشای ڕزبەندی شەیدەکان بکەینەوە شەیدەکانیش هەر لە لاوانن کەواتە ئەمە شوناسێکە بە شوناسی گۆڕانکاری ناددانراوە کە پێی دەوت شوناسی لاوان باش گەنجان ڕۆڵێکی زۆر بەرچاویان بینیوە لە ڕابردوودا لە هەموو شۆڕشەکان وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد بەڵام ئەمڕۆ لە واقعدا هیچ پرسێکیان پێدەکرێت یاخود کارایان کردوون لە پرسە حکومڕانیەکان و لە ناوەندا کارگێڕیەکان بۆی کە وڵات پیان بەرەو پێش بڕوات دیارە لە ئەو وڵاتانەی کە گەشت و نمایانێنێ وڵاتی پێشکەوتونە ئەمە هەندێک وڵاتوە وەربگرین بۆ منە وڵاتی سیستەماتیکن واتە بە پێی سیستەمیش دەکەن هەر لە زانکۆکانەوە لە بنیاد و قوتابخانەکەەوە دەست دەکەن بەچی بە پەروەردەی لا و پێگەیاندنی لا و ئەو لاوانە ئامادەکاریان بۆ دەچ تا دەبنە لاوی قیادی وڵات بەڕێوە دەبن لە هەموو ئەوروپا شتێکێ پێیدەوتێ فابیان سۆسایەتی کۆمەڵە گەنجێک و لاوێکی ڕێکخراون کاریگەریان تەنانە لەسەر گۆڕینی نیزامی سیاسی شەیە لە وڵاتەدا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا بنیادی دروستکردنی لاو یاخود بنیادی پەروەردە نەبووە لە هەرێمی کوردستان تاکۆەوەی کە لاو گەنجێکی بەهێز دروست بکرێت بەداخەوە پەروەردە لە هەرێمی کوردستان پەروەردەیەکی سەقەتە لاوازە کە حکوومەت دۆزێک نییە واتە تاکو ئێستا دۆزێک نییە بابەتێک نییە کە پێی بوترێ شوناسی لاو لە هەرێمی کوردستاندا چکە دەست بۆچی چکە ئەم دەسەڵاتی تۆتالیتارێکی هەبووە هەر لە ئەساسەوە لە بنەڕەتدا لە 2 ساڵ 1990ەوە هەرچەندەوان هاتنە سەر بەرهەمی لاوان و گەنجان کە شۆڕشیان بەرپاکرد ڕاپەڕنیان بەرپاکرد بەڵام ئەوانەی کە حکومڕانیان گرتە جۆرێک لە سیستەمی تۆتالیتاری دۆگماییان لە هەرێمی کوردستان بنیادنرا ئەوە ئەو دەم و چاوانەی کە لەو کاتەوە حکوم دەکەن لە 27 ساڵە هەر ئەو دەموچاوانان حکوم دەکەن واتە شتێک نییە یاخود ڕێگەیەک نەکراوەتەوە بۆ گەنجان بۆی بتوان گۆڕانکاری داینەمەوەی بەهێز دروستکەن تەنانەت لە هەرێمی کوردستان گەنج هەبووە داهێنانی زۆر گەورەی کردووە لە بواری پزیشکدا لەو زانکۆی سلێمانی دەرمانی دۆزیوەتەوە بۆ چارەسەری سەرەتان لێرە لە زانکۆیەکی گەورە بەهۆی نەبوونی بودجەیەک نەبوونی ژێرخانێک کە بۆی تەرخان بکرێت کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوەی گرنگی پێ دەدرێت زانکۆیە کە زانکۆ چۆن دەرچەی دەرهاویشتنی لاو ئەوی گەنجانە ئەو گەنجە دێ لە سلێمانی شتێکی وە فکرێکی وە دێنێتە بوون بەڵام بەداخەوە لێرە هیچ پشتگیری ناکرێت گەنجێتە بەریتانیا دەرمان هۆکارچێ وڵاتان بەدوای ئەم جۆرە گەنجانەدا دەگەڕێن کە داهێنانێک دەکەن کە دەرچێکی فکری زانستی دەدۆزنەوە بۆی کە وڵاتی خۆیان بەرەو پێش ببن بەڵام لە وڵاتی ئێمە کەسانێک کە بەم جۆرە دەرکەون زۆر جار مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت زۆر ڕاستە بۆچی لە وڵاتی دەسەڵاتێکی زۆردار کاکارەکان هەموو دەسەڵاتێکی زۆردار دۆگما چونکە دەترسێ لەو ڕژێمێکە خۆی دروستی کردووە ئەو ڕژێمە خۆی سنووردار کردووە دەزانێت کە هۆشیاریەکە بێ ئەو تاسە ناتوانێت حکومڕانیەکی زاڵمانە بکە تاسە ناتوانێت بخوا تاسە ناتوانێت داهاتەکەت بخوا بجەکەت بخوا بەڵام لە هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە ئەو بنیادەی دروست چی کردووە گەنجانی بێ ئومێد کردووە لاوانی بێ ئومێد کردووە بەڵکو لە ناو کای سیاسیە دەرهێناوە بۆچی بۆی بتانی درێژە بۆ حکومڕانی داکە خۆی هەیەی کە لە چوارچەوەیەکی دیاریکراودا ماوەتەوە تەماشایەکە نەبوونی سەحا نەبوون بیمەی تەندروستی نەبوونی بیمەی کۆمەڵایەتی نەبوونی داهات نەبوونی جێکە و ماڵێک بۆ گەنج و لاو کە بتوانێت تێیدا بحەسێتەوە بحەوێتەوە نەبوونی بۆ نمونە ناوەندێک سنتەرێک ناوەندێکی بەرهەمهێنان پیشەسازی کەکەن تێیدا
بحەسێتەوە تێیدا پەرە بە بەرهەمەکان داوای کردووە کە بە تەواوەتی نەبوونی ئەو شتانەکە چی گەنج مۆنۆپۆل بکە و قۆڕخی بکات نێڵی هیچ پەرە بە و توانایانەی بدات. زۆر باشە کەواتە لە قسەکانی تۆ ئەوم بۆ دەردەکەوێت کە گەنج لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گرفتی زۆر گەورەی هەیە بۆ پێی کە وڵاتێکە کە حکومڕانەتێکی سیستماتیک نییە وەکو وڵاتانی کە بەڕێز پێشتر ئاماژەت پێ کرد. لە زۆربەی سیمینار و کۆڕەکاندا باس لە گرفتەکانی گەنجان دەکرێت لە کێشەکانی گەنجان دەکرێت زۆر جار کە ڕوبەڕوو قسە لەگەڵ گەنج دەکەی خۆشی نازانن لە وڵاتەدا گرفتی چی هەیە. گەورەترین گرفتەکانی گەنجان لە هەرێمی کوردستاندا ئەمڕۆ چین گەنج بەدەست نەبوونی چیەوە دەناڵێن؟ دوو لایەنە ئەم گرفتە لایەنێکیان پەیوەستە بەدەسەڵات و بە حکومڕانانی هەرێمی کوردستان ئەوەیە کە گەنج توانای هەیە بەهرەی هەیە بەڵام ئەو بەهرەی سوودی لێوە ناکرێت نەتوانراوە گەنج ئەو تاقانەی خۆی لە شوێنێکدا بەرهەم پێندرێت. بۆ نمونە هەزاران گەنجمانەیە تەخەڕوجی چییە؟ کوشت و کاڵە بەڵام لە هەرێمی کوردستاندا کەرتی کوشت و کاڵ هیچ لێ نەهێنراوەتەوە بەڵکو خەڵکیان درخستۆتەوە لە بۆی پیش بەخۆنەوە. گەنجمانەیە تەخەڕوجی زانکۆیە لە بواری پزیشکیدا لە بواری دەرمانسازیدا تا دەوێت شتێک بەرهەمبێنی بەڵام نە قەرزی بچووکی پێدەدرێن نە یارمەتی دەدرێن نە کۆمپانیا گیانمە حکوومەت دەستی دەگرێت بە چ بتوانێت ئەو تاقە و بەرهەمە دروستکە. لە هەمان کاتدا بە سەدان گەنجی ترمان هەیە کە فکرەی حکومڕانی بەهێزیان هەیە زاڕشتنی نەخشەیەکی سیاسی دەرێن بەڵام ئەوانە چی هەر لە زووی دابەش دەکرێن دابش دەکرێنەوە بەسەر حیزبەکاندا جۆرێک لە جیاکاری تەبەقی دروست دەکرێتەوە لە هەرێمی کوردستاندا کە لەو نێوەندەدا لەو جیاکارە ئەو گەنجانە ون دەکرێت کەواتە ئەوە هۆکارێکە کە لە هەرێمی کوردستان کە بۆچی گرفتی گەنجان یەکێک لەوە کە پەیوەستە بە حکوومەت هەری کاری بۆ دروست نەکردوون ڕێگەیان بۆ خۆش ناکە ئەو تاقە بەشەری و زیهنی و زیهنی هەیەە کە لە زانکۆکانەوە تەخەڕوجەکەم بەرهەمی بهێنن نییە قەرزی بچووک نییە یارمەتی گەنج نادرێت شوناسێک بۆ لاو نییە ئەوانە هەموو گرفتن پێیوەستن بەچی کە کێ ڕێگری کردووە کە دەسەڵات حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ماوەی 27 ساڵدا دیوێکی تر پێیوەستە بە گەنج خۆیەوە لە هەرێمی کوردستاندا بەڵێ لە هەرێمی کوردستاندا ئەم شتێک نەبووە بە ناوی پەروەردەی بنیادی کە گەنجان تیاندایە بە یەکانگەری خۆیان کۆبکەنەوە. ئێستا تەماشایکەن لە شۆڕشەکانی تر دیقەت بدە لە سەردەمی ئیسلامەوە ئوسامەی کوردستان گەنجێک 18 ساڵە بەڵام تاقەخی خۆی نیشان دەدا دەبێتە سەرمەشقی سوپایەک لەوەیدای لە شۆڕشدا گیڤارە هەڵدەستێ لە شۆڕش فەڕەنسا نمونەی چاک ڕۆکسۆ مارتن لۆسەر و ئەوانە کە دێن شۆڕشێک کۆمەڵە گەنجێک کۆ دەکەنەوە ئامادەی قوربانیشن بۆی گۆڕانکاری دروستکەن بۆی ئەو دەسەڵاتە ئاگدارکەنەوە جۆرێک لە حکومڕانی نوێ بهێنەکەیەوە. پرسیارێکی زۆر جەوهەری بەسەری داباز نەدەین کاک سەلمان دەست خۆش وەڵام پرسیارەکەی پێشترم وەرگرتەوە. لە شۆڕشی فەڕەنسادا ئەوانەی کە زمینە سازیەکی فکری عەقڵانیان کرد کۆمەڵک فەیلسوفی وەکو ژان ژاک ڕۆسۆ و هەروەها ڤۆڵتێر کە لەسەر ئەم جۆرە ئایدیا و فکرانی لەسەر ئەدای حکومڕانەتی هەیبوو هەتاوەکو تووشی ئاوارەیی بوو بۆ بەریتانیا زمینەیەکیان ساز کرد کە وڵاتیانی ئەو وڵاتە ئۆتۆماتیکیان خوان چونە ناو گۆڕانکاریی گەورە و فەڕەنسا بوو بە دایکی شۆڕشی پیشسازی وەکو لە مێژوودا دیارە. بەڵام بۆچی ئەم شۆڕشە فکری ئەم شۆڕشە عەقڵانیە لەسەر دەستی تاکی کورد لەسەر گەنجانی خوێندەوار ئەوانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و ئێستا ژمارەیەکی زۆر لە دکتۆرا و ماستەر و ئەوانش لە ماڵەوە دانیشتون بۆچی ئەمانە لە چوارچێوەیەک لە بازنێکدا دانانیشن تاقە و تواناکانی خوان نیشاندن خوانکەن بە ئەمری واقع لێرە دەتوانین لاوان بۆ خۆیان ڕەخنەدارکەن گەنجان بۆ خۆیان ڕەخنەدارکەن کە بەڵێ ئەوە تا لە نمونەی ترمان هەیە لە مێژوو بۆ نمونە لە فەڕەنسا کەوانە شۆڕش دروست دەکەن و ڕوبەڕووی زۆرداری دەمنەوە جۆرێک لە نظامێک سیاسیدا دەڕژن کە ئێستاش فەڕەنسا لە ژێریا ئیسراحەت دەکات نمونەیەکی گرنگە لە سیستەمی دیموکراسی لە سەرانسەری جیهاندا کە وڵاتانی بەریتانیا وڵاتانی تریش هەر ئەو جۆرە نمونەیان لە وەرگرتووە. لە ئیسپانیا کاتێک کە شۆڕشێک دروست دەبێت شۆڕش پرتەقاڵ مەشهورە
ئەوانەی ڕێبەرایەتی دەکەن 11 گەنجن ئەم 11 گەنجە دێن بە ڕێگەی بڵاوکردنەوەی پەفلێت نامیل کە ئەوانە خۆش کۆ دەکەنەوە بەڵام لە هەرێمی کوردستاندا بەداخەوە بۆ ئەو کار چییە کە ئەم گەنجانە نەیانتوانیەوە لەوان بتوانن بۆ خۆیان یەکانگیر بن جۆرێ لە گۆڕانکار دروستکەن لەبەر ئەوەی دەسەڵات ئیشی لەسەر شتێک کردەوە جیاکاری تەبەقی هەوڵداوە کەلاوەکانمان بەسەر حیزبەکاندا دابەش بکات ئەمە ئەم جۆرە جیاکاری ئێمە کۆمەڵگەیەکی کراوین بە کۆمەڵگەی بە حیزبی کراوین دابەش کراوین بەسەر حیزبەکاندا بەڵێ ئەم جۆرە دابشکاری وای کردووە کە گەنجێک کە چەندە تاقە و هوەر و شتێکی زۆر جوانشی لە هەک بەگداوی بەڵام لەبەرەوەی لەژێر چوارچێوە حیزبێکدایە مۆنۆپۆل کراوە تووشی هەڕەشێش دەبێتەوە بەڵام لە ئێستادا پێویستە چی بیکرێ من ئەوەی گرنگە کە ئیشی لەسەر بکەین هەموو ڕێکخراوەکانی لاوان بە تایبەتی بۆ ئەکتیڤکردنەوەی گەنجان و لاوان دروستکردنەوەی جۆرێک لە جوڵە لە نێو لاوان و گەنجاندا ئەوەی کە بتوانن کۆمەڵگەی لاوان دروستکەن ئەم کۆمەڵگەی لاوانە بەبێ گەڕانەوە بۆ جیاکاری ئایدۆلۆژی حیزبی فکری یان بەبێ گەڕانەوە بۆ ئەوەی کە بیر لە مەسلحەی تایبەتی بکەنەوە بە شێوەی تایبکردەوە ئیشیان بکەن ئەمە چۆن دەبێت ئەم کۆمەڵگەی لاوانە دەکرێت سەرەتا دەکرێت کۆنفرانسێکی سەرانسەر لە هەرێمی کوردستان پێک پێێنرێت ئەم لاوانە چەند بڕیارێک دەرکەن بڕیارەکانیان ئاراسی هەموو حیزبەکان بکەن ئاراسەی پەرلەمانکەن حکومەت بکەن ئەگەر بێت و ئێوە گۆڕانکاری لە حکمرانی لە هەرێمی کوردستاندا نەکەن و پێگەی لاو جێنەکەنەوە و ئەو لاوە ئەو گەنجانە لە زانکۆکان تەخەڕوج دەکەن بێت و جێگەیان نەکرێتەوە بۆی زەمینە سازی لە گۆڕانکار لە کۆمەڵکەدا دروستکەن ئەمە چی دەکەین پرۆتستۆ و بایکۆت و قەدەقەی هەموو چ شتێک دەکەین هەموو پرۆسێک کاکسەمەند گەنج دەتوانێت ئەم کۆمەڵگەی دروستکە بۆ پێی کە پێشتریش بەڕێز ئاماژەت پێکرد کە گەنج هەمووی بە سیستەمێکی جیاکاری بەسەر حەزبەکاندا دابش کراون و قەتیس ماون لە کەوڵی حەزبەکاندا یاخود دەتوانین پرسیارەکە بەو جۆرە بکەین کە ئایا دەتوانرێت گۆڕانکاری بهێنرێتە ئاراوە هەتاوەکو گەنج یەکەم جار گەورەتر لە ئاستی حەزباتی بیر نکاتەوە ئەمە بە دوو شێوە دەبرێت کاکارزان بابەتێکێک کە زۆر گرنگە ئەمە پێی دەوتێ بنیادی شخصی بنیادی کەسایەتی individual education واتە چۆن پەرەی بە شخصی دێ پێویستە لاوان و گەنجان سەرەتا لە خۆیاندا دەست پێ بکەنەوە ئەم بنیادە سەقافی و ڕۆشنبریە لە ناو خۆیاندا چ بکەن دەوڵەمەند بکەن ئەو بەچێ بە خوێندنەوەی زۆر بە دروستکردنی گرروپ بە پێکێنانی وەرکشۆپ و سیمیناری گەورە لە ڕێگەی ئەمانەوە دەبێت یەکەم جار گەنج خۆی دەوڵەمەند بکە خۆی دەوڵەمەند کا بە فکرەی نوێ بە بیرۆکەی نوێ خۆی دەوڵەمەند کا بە دروستکردنی ئیرادە ئێستا ئەو جۆرە ئیرادەمان هەیە لە هەندێک لە پارچەکان کوردستان ئەو جۆرە ئیرادە لەناو گەنج و لاودا هەیە کە ڕوبەڕووی وڵاتێکی گەورەی دیکتاتۆر بۆتەوە ئەم جۆرە پەروەردەیە بنیاد پەروەردەی وا لێ دەکا کە لا وڵاتی خۆیان خۆش بێ ئەنی بەڕاستی ئەمە زۆر هەڵەیە بەبێ خۆشویستنی نیشتیمان بتوانین لاوەکان کۆ بکەین زۆر باشە ئەو ئومێدە اینجا دروستکردنیەوەی بۆی قسەکەم تەواو بکەین ئەنجا ئەو خۆپەروەردەکردن خۆ ڕۆشنبیرکردن و بە تەقویکردنی لاوان لە نێو خۆیاندا لە دوای ئەمە قۆناغێکی تر دروستکەن خۆیان بەڕێخستنکەن خۆیان بە تەنزیمترکەن بەڵام لە دەرەوەی تەوجیهاتە حیزبەکاندا هەموو حیزبەکان بە تایبەتی دەسەڵاتیەکێتی و پارتی بۆی بکرێت هەرچی تاقەی گەنج و لاوەدەری دێنێ مەشغوڵی دەکات بە هەندێک شتی تەرفیهی و سۆشیاڵی و میدیا و فەیسبوک و ئەوانە دەخاتە ناو زیهنەوە بۆ هیچی لەبەرێکی هەڵدەوەشێنێت بەڵام ئەگەر ئەوان کۆمەڵگەیە دروستکێ کۆمەڵە لاوێکی باوەڕ دەکەی بە 100 لاو بەڵام لاوی بوێت خوێنگەرم ئامادە بێت کە تەسێ قوربانیدا لە پێناوە ئەو شتەیدا دەتوانێت هەموو لاوانی کۆمەڵگەی کوردی کۆ بکاتەوە و دەبێت ئەم زەمینەیە بسازێ ئەم زەمینێ بەیانیش نەبێت و بەیانیش دەبێت دەست جۆرێک لە سازانیش لە ئەو خەتە هەبوو ئەو خۆش خەتە دروستکردنەوەی لاوان و پێگەیان و کاریگەریان دروستکردنی و وتنی نابە دەسەڵات پێیان بڵێن کار ئەم گۆجێگەتان نابێتەوە جێگەی مە بکەنەوە بۆی گۆڕانکاری بکەین لە 17 شوبات ئەو هێڵە هەبوو لە ئێستادا و دەنگە بەرە و زیاتر هەڵکشانە یاخود بەرە و بەداخەوە ئێستا ئەمن وەکو خۆم کە دیراسە دەکەم ئێستا کۆمەڵگەی کورد و بە کۆمەڵگەیەکی متبوو حیساب جا ئەم متبوونە
ئایا بێدەنگیەکە بۆ هەڵدانەوەی سەر هەڵدانی جۆرێکی لە میتۆدێکی تر لە گۆڕانکاری یاخود ئەو بێدەنگ بوونە وەستانی ئیرادەی تاکی گەلی کوردە لەگەڵ ئەوەشدا ناکرێت بێ ئومێد بین چکە لەو کۆمەڵە گەنجانێکن هێشتا دەیانوێت گۆڕانکاری دروستکەین ئەمە بیرمان نەچێت هەر ساڵی پار ئەو جوڵی سەر تاسەری لە هەرێمی کوردستان کە بوو مامۆسایان پێشەنگیان دەکرد ئەوە هەر مامۆسایان و پێشەنگی و جوڵانەوەیان دەکرد کە بەڕاستی توانیان دەسەڵات بەدەنگ پێن جۆری لە مافەکانیان تەسبیت کەن هەرچەدە من پێم وابوو دەبێت ئەمە داواکاری کۆمەڵگە بێت ئێستاش بەداخۆمە ئەم ڕەخنە لە هەموو حیزبەکان دەکەن بە تایبەتی لایەنە ئۆپۆسیۆنەکان کە دەبێت بە جددی کا لەسەرەوە بکەن کۆمەڵگا لە وەساوی دەربهێنرێت ئێمە پێویستمان بە کۆمەڵگەیەکی جوڵێنەکان پرسیارێک گەلێکی زۆرم ماوە دەمەوێت لەو ماوەیەدا وەڵامەکانیان وەربگرمەوە سپاس بۆ وەڵامانت لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لەو کاتەیدا کە کورد لە حاڵەتی شۆڕشی چەکداریدا بوو هەستێکی گەرم هەستێکی گەرمی نیشتیمان پەروەری لە ناخی تاکەی گەنجدا بە تایبەت هەبوو کە داینەمووی هەموو شۆڕشەکان بوو بە شۆڕشەکانی نوێشەوە لە هەشتاکانی ڕابردوودا لە ئێستادا هەستی نیشتیمان پەروەری چۆن دەبینی بەڕێستان بەداخەوە لە تاکو نەوەتویەکیش بگرە لە نەوەتویەکش تا دەگەیشتە 2003 جۆرێک لە بە تایبەتی تانەوەت ئانی ئەوەی کە شۆڕشانێکی هەبوونە لە شۆڕشی شێخ مەحموودی نەمر و شۆڕشەکان پێش و قازی مەحەممەد و شۆڕش سعدی پیران لە باکوور و هەم ئەو جۆرە جوڵانەوە شۆڕشانە جۆرێک لە ئینتیمای نیشتیمانیان دروست کرد بوو ئەو ئینتیمای نیشتیمانیە بوو بە کەلتور کە دایک و باوکێک لە ماڵەوە منداڵیان دەبوو مناڵەکەیان پەروەردە دەکرد دەهاتن ئەو چیرۆکەیان بۆ دەگێڕانەوە ئەم ئینتیمای نیشتیمانیە دەگواسرایەوە هەتا لەناو قوتابخانەکان کاتێک کە ئاڵای کوردستان بەرز دەکرایەوە و سرودێکی نیشتیمانیان دەوتەوە لاوان بە دڵەوە دەیانوتەوە بەڵام لە دوای نێوەتویەک لە دروستکردنی ئاکداد و نیزامی سیاسی دەتوانێت وا بکە ئەم هەستە پاشەکشێکرد تەماشایکە نیزامی سیاسی کاکە خارزان دەتوانێت بە بەرمەجە وا بکە هەچ خۆشەویستی و بەهای لای خەڵکی نێڵی بۆەوەی بۆ خۆی بمێنێتەوە ئەم نیزامە سیاسێکی هەیە خۆشەویستی وەلای نیشتیمانی نێشتۆتەوە بابە ئەم خنکانی ئەو هەموو گەنج و لاوە لە ئیجەدا لە هەر وڵاتێکی تر بدا بە بەوەندە لاو ئەوەی کۆمەڵگەیەک هەڵدەستە لە هەر وڵاتێکی تر بە دەستبردن بۆ قوتی خەڵکی کۆمەڵگەیەکی لێ هەڵدەستە لە هەر وڵاتێکی تر بە کە نەوتی ژێر پێت دەفرۆشرێ کە هەمووی بۆ دەکەس دەچێت تەخشان پەخشانی پێوە دەکا مامەڵی پێوە دەکرێت ڕۆژانە 600,000 بەرمیل نەوتە بەڕێ دەکرا لەو هەرێمی کوردستان شەخص هەبووە گەنج بووە بە دەنگی لاوان بە 100,000 دەنگ چۆتە شوێنی کورسیەک و توێتی با خەڵک لە هاوینان دانەوت بکڕێ بۆەوەی نەجاتی بنەوە کو دەبێ ئێمە لە وڵاتێک دابین 600,000 بەرمیل ڕۆژانە نەوت بڕوە بەڵام بەرمینی نەوت بە 130,000 نیار ئەمانە ئەم پرۆسەی ماندووکردن و ماندووکردنی خەڵکی و نەهێشتنی بێکاری و وای لێ کرد کە وەلای نیشتیمانی نهێڵرێتەوە ئێستا وەلای نیشتیمانی چۆن دروست دەبێتەوە وەلای نیشتیمانی زۆر گرنگە جاران گەنجێکت دەبینی لە نەوەتەکان لایەکت دەبینی کە گیفانت تەماشا دەکرد کتابێکی تێدا بوو کتابێکی بچووک لە ماڵەوە کە کاتێک ڕادەوەستا کتابێکی دەخوێندەوە خوێنەر بوو بزوێنەر بوو کە کۆڕێک شتێکی ڕۆشنبیری دەبوو بەدایان گەنج داهاتەوە دەبێت ئێستا بۆی ئەو بنیادە دروستکەینەوە واز لە شتی تەرفیهی بێنی دەبێت بێن چی بکەین لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین من پێم وایە ئەم ساڵی پرۆسەی پەروەردە هەر مامۆسایەک کە داخەڵی دەرگای قوتابخانەکە بوو پێویستە گەنجان و لاوان ئەگە بە 5 دقەش بێ لە هەر دەرسە باسی بابەتێکی گرنگی خۆشویستی نیشتیمانی پەروەردەی بکە بڵێ ڕەجاعەن چیدی کە بە ئەو نیشتیمانە پڕ بەرهەم و گەوهەر و زێڕە چۆن ئەمریکێک دەڵێ پێشەوەی بێمە کەرکووک وامزانی کەرکووک شەقام و شۆستەکانیشی لە زێر دروست کراوە کە دێتە کەرکووک ئەو کەرکووکەی کە سەتاسی نەوتی عێراقی لە تێدایە دێ هەموو دەبینی کۆڵانەکانی زبڵدانە گەنجەکانی
بێسەر و بەر نازانی وەی کاتیان لە چایخانە و قاوەخانە و نێرگە لە خانە بەسە دەبێت بۆ ئەم جۆرە کۆتا پرسیارم لەسەر هەستی نیشتیمان پەروەری لە بەڕستام کەم کۆمەڵی تەوەری کەشان ئەم هەستە نیشتیمان پەروەریت چۆن لە ناو تاکدا چۆن لە ناو سیستمی پەروەردەدا جێگەی دەکرێتەوە لە کاتێکدا ئەم ویستە لەلایەن خودی دەسەڵات و ئەم وەزارەتەی کێ معەنە بەم بابەتە لە ئارادانی بەو پێی کە بەڕستان پێشتر ئاماژەتان پێکرد کە گەنج وا لێ دەکرێت تاقەکانی بکوژێت و پارچە پارچە بکرێت لە سەدەکانی ڕابردوودا گەنج ئامادە بوو لە پێناو نیشتیمانەکەیدا خۆی گیانی فیدا بکە دەڵێ گەرچی بەرە و دوا ماڵی ژین بەڕێوم یەکەم ماڵی نەمردن دیارە لێوم بەشم چونکە مردنی ناوگۆڕنیە شادم کە تا دوا هەناسە بە پێوم یعنی گەنجانی ڕابردوو بەم جۆرە لە پێناو نیشتیمان گیانی خوان فیدا دەکەن کەچی ئەمڕۆ گەنج لە نیشتیمانی خۆی هەڵدێ پرسیارەکە دوولایەنە مەبەستمە ئەوەیە کە ئایا گەنج خۆشی کاینێکی دۆڕاو نییە ئەوانەی کە بە تایبەت هەڵدەین لە واقعەکە خوان بە سنگی دەریادا دەدەن کارزان جۆری بەرمەجە هەیە لە سەراسەری جیهاندا ئەمە ناڵین تەنیا لە هەرێمی کوردستاندا کار لەوە کراوە کە گەنجانمان بێ ئومێد و بێ هیوا بکرێن ئەم بەرمەجێ سەراسەرە لە سەراسەری جیهاندا تەماشای بابەتێکی پێوتێت پارادایم شیفت ئەم پارادایم شیفتە چیە لەبەر یەکبردنی کەلتوری کۆمەڵگە زۆر مشکلێ کاتێک کە ئەولەمە دێ وڵایەتانی سەرمایه‌داری دێ وڵاتێکی وەکو ئەمریکا دێ ئێران دێ تورکیا دێ لە هەرێمی کوردستان ئیش لەسەر چی دەکا کەلتورەکە لەباربەرێ ئەمە کەلتوری تۆ بوو لە هەرێمی کوردستاندا کە دوژمنێک هاتبایە خاکەکەت شەو نەدەوێت ئیسراحەت بکات چونکە ئەگە بەڕۆژ نەیانتوانی با پەلاماری دێن بە شەو پەلاماری دەدەن ئەوە کللتوری خاکەکەی تۆ بوو کە ئامادە بوو هەموو دڵۆپە ئاوێکی نیشتیمانی بە هەموو گەوهری جیهان نەدەگۆڕیەوە لە زمانی شاعیراندا دیارەکە بۆ خۆت ئاماژەت بۆوەدا ئەم جۆرە بەریەک هاتوون چیان کردووە لە بەریەکبردنی کەلتوری کوردی تێکەڵکردنی کەلتوری کوردی بە کۆمەڵە کەلتورێک دواتر وا دەکا کە ئەو گەنجی خۆمان بەدەست بە تاڵب بێنیتەوە خەڵکی خۆمان بەدەست بە تاڵب بێتەوە هاتون لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ڕێگەی کەناڵەکان تەلەڤیزیۆنەوە ئەو هەموو تەلەڤیزیۆنە ئەو هەموو بەرنامە و ئەو هەموو ئەڵقانەی لێ دەدرێ هەموو ئیش لەسەر زیهنی گەنج دەکەن لە هەرێمی کوردستاندا بۆیە وەلای نیشتیمانی نەماوە تەماشای لە وڵاتاندا بۆ نمونە لە تورکیا کە وڵاتێکی زلهێزە کە ئیش لەسەرەوە دەکا کورد هەر بسڕێتەوە بۆ نمونە ئەم بەسەمە بە نمونە دێنیەوە بۆی لە دوژمنەکەی ڕابزانی تەماشای کە لە تورکیا لە ئێراندا لە هەموو مەکتەبەکاندا کە دەچێ ژوورەوە لەسەری مەکتەبەکە تەماشای کە وێنێ ئەتاتورک هەڵواسا دێن قوتابیەکانی قوتابخانە هەموو ساڵی دوو جار دەیانگێڕن بەسەر شوێنە نیشتیمانیەکاندا شەڕێک لێرە کراوە باو باپیرانتە شەڕیان لەسەر ئەو خاکە کردووە ئەوانە بۆ شەهید بوونە بەڵام لا ئێمە ئەو شتە هەر دەسڕێتەوە وەلا دەنرێت بۆچی بۆلا بۆیە بۆ گێڕانە ئەوە لا ئەنیشتیمانە دەبێت لە کوێوە دەست پێ بکەین لە پەروەردەوە لە ڕەوزەکانەوە لە قوتابخانەکانەوە وانەی نیشتیمانی بێز بکرێ و دەکرێت دامەزرا و ئەکادمیای گەورە دروستکرێت ئەم دامەزراوەنەوە بە هاوکاری مامۆسایانی ئاینی کەسانی بیرمەند مامۆسایی بەتوانە بین بەڕێگەی جوان دەرس و بەرنامە و گرنگ دروست بکەن و دەرس بڵێنەوە بە گەنجان و لاوان ویان لێ بکەین ئەم وەلای نیشتیمانیە کۆ بکەنەوە خۆ ئەگەر ئەوە دەڵێن هەر کەسێک دڵنیام هەر گەنجێکی ئەم خاکە هەر گەنجێکی ئەم کوردستانە هەر لاوێک کە ئێستاش بەهۆی زۆرداری ئەو دەسەڵاتەوە ڕقی لە هەموو بستێکی نیشتیمانە دڵنیام ئەگە ساڵێک لە دەرەوە بێت دڵی بۆ ئەو خاکە لێ دەداتەوە بۆیە دەکرێت ئەم وەلای نیشتیمانە جارێکی دروست بکەین و ئیشی کێ دەبێت لە پەروەردەوە لە قوتابخانەکان و دەست مامۆسایانی بەڕێز لە قوتابخانەکان بێن وانەی نیشتیمانی فێرێت قوتابیەکان بکەن وا بکەن لای خاکیان لا خۆشەویستی بێ تەلەبەکان وا فێرکەن کە ئەم خاکیان چونکە هەتا خۆشەویستی نیشتیمان دروست نەبێتەوە ئەو وەلایە دروست نەبێتەوە ناشتوانین گۆڕانکاری دروست بکەین زۆر باشە کاک سەلمان ئێوە وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان کە بەڕێسان کارژێڕی سەنتەری پەرەپێدانی لاوانن لەسەر کۆی ئەم بابەتانی کە باسمان کرد هەستی نیشتیمان پەروەری لانی ڕۆشنبیری گەنج ئینتیما بە وڵات چیتان کردووە پرۆژە و کار و چالێکتان چی بوون لێسادا هەستی گەنج بەگشتی چۆن هەڵدەسەنگێنن
دەست خۆش بێ وە کارزان ئێستاش ئەگەر ئێستاژ سەرڕای ئەومێ هەموو بەڕاستی بەناومێدی هەندێک لە قسەکانمان کرد بەڵام ئێستاش گەر بێت و لایەنە سیاسیکە ئەو لایەنانە کە لە بەرەی گەلن خۆیان لە بەرەی گەلدادن دوا دەرفەتیان هەیە وەڵای دوا دەرفەتیان هەیە بۆ ئەوەی جۆرێ لە جوڵەن دروست نەبێ شۆڕشێک کار هەمووی بسووتێنێت هەمووی زەڵکە بە ئۆپۆسیۆنیشەوە بێن چ بکەن بێن ئیش لەسەر ئەو گەنج و لاوانە بکەن پۆستیان دەنێ جیان بکەنەوە هانیان بدەن بە بڕێکی هاوکاری کەمیش بێت هاوکاریان بکەن یان بێن بەڕاستی بەنامەی گرنگیان هەبێ بۆی زەواج و پێکەی کۆمەڵایەتی دروست بێتەوە ئینجا بێن دەرفەتی کاریان بۆ دروستکەنەوە ئەگەر بە هاوکاری دەوڵەمەندان دەسڕۆشتوان یاریێم کوردستان ئەوە دروستکەنەوە ئێمە وەکو سنتەری پەرپێدانی لاوان کە ئەگەر مەراممان یاخود لە خولیا و ئامانجماندانە بە یارمەتی لاوەندەین ئەو سنتەرەمان دروست نەدەکەن ئەم سنتەرە خۆی کە دروست کراوە ئیشکردنە لەسەر تاقەی لاوان بۆیە ئیش لەسەر چی دەکەن لەو ساڵانێکە ئیشە لە ماوە 4 ساڵی پێشتروە ئەو ئەم 4 ساڵش کە کۆنگرەمان ئەنجام داوەتەوە چەندین 30 میلیارمان ئەنجام داوە تایبەت بە گەنجان و لاوە کارمان لەسەر مادە هۆشبەرەکان و کەمکردنەوەی ئاڵدەبوونی گەنجان بۆ کردووە کتابمان دەرکردووە پرۆژەمان کردووە لە شار و شارۆچکەکان لە گەنجانمان هانداوە بۆی کتاب بخوێنەوە تێبکەن تێفکردن لە ڕێکی ئەم خوێندنەوە ئینجا گەنجانمان خەڵاتیش کردووە بە بڕێکی هاوکاری اینجا هاتوین خولی بێزکردنمان کردوێتەوە بۆ ئەو گەنجانە لە ڕووی دەرونیەوە تەنمی بەشەریەوە لە ڕووی زمانەوانیەوە کێساش لە چەمچەماڵە لە ڕانیەوە لە شوێنەکان تیشت ئەم خولانە بەردەوامیان هەیە هاتوین لایەک کتابێکی نووسیمە تاقەیەکی زیهنی هەبووە بۆمان چاپ کردووە هونەرمەندێک هەبووە بۆ هەوڵمانداوە کتابەکەی بۆ چاپکەین پەرتوکیمان چاپ کردووە اینجا شتێکی ترشمان هەرکە کردووە جاروبار لە هەندێک شوێن هاوکاری هەندێک لاوانمان کردووە بۆ بنیادنانی پرۆژێ بچووک ئەگە دانانی دوکانێکی بێ ئەگەر شتێکی بۆن منە بەگەڕخستنی توانێت بەشداریکردن بێ لە خولێکی ڕاکەیاندن پەروەردەی ئەوانە بێ سەرەڕای ئەوەش بەرنامە و ئیعلامیمان هەبووە هەوڵمانداوە لە ڕێگەی دەنگ و سەدا و ڕەنگەوە بتوانین هەندێک گەنج پێش بخەین بیان خەین بە قسەیان پێینەوە بۆی بەڵکم کاریگەری لەسەر کۆمەڵی ئێوە لە کۆی چالاکیەکانتاندا لەگەڵ گەنج بووە لە ماوەکانی ڕابردوودا گەنج تا چەند ئەو ئامادەی تێدا هەبووە هاتنە پێشی تێدا هەبووە بۆی کە ببێت بە بەشێک لە گۆڕانکاری بۆی کە تاڕادێک لەم دۆخەمەنگەی هەرێمی کوردستان بەڵێ ئێمە وەکو سەنتەری پەرپێدانی لاوان بۆیە دەمانەوە ئیش لەسەرەوە بکەین چونکە توێژینەوە هەیە بۆ لەو ماوەی توێژینەوە کێ ڕۆژنامەنووسێک ڕێبوار حوسێن کردوویەتی بەپێی توێژینەوە کە لە 160 کۆمەڵگەی کوردی گەنج و لاوە کۆمەڵگەیشی گەنجە باوەڕ دەکەین نیعمەتێکە کە ئێمە پێی نازانین بەداخۆ ئەمە دەسەڵاتی خەم خۆرمان نیە خەریکی سەرمایە و پێکێنانی سەرمایە کۆکردنەوەی پارە و ئاودیوکردنی بۆ ئەو وڵاتانە و بینا دروستکردنی باڵەخان و بینایی خوب بۆ خۆیان و ئینجا پێداکردنی پێکی سوود برەشەوان و ئەنی مەسوولمان هەیە مەسوود 35 میلیۆن دۆلاری لێگراوە لە وڵاتێکدا ئەگە ئەو 35 میلیۆنەی باوەڕکەی تەرخان کرد بە هەزاران گەنجی پێدەخستە بەر پرۆژە بکە یعنی ئەلەوەیدا هەیە کە دەبین ئەو 160 گەنج و لاوە هەیە وڵاتانی ترخیدە بەوە دەدەین ئەنی بەڕاستی وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئێستا گرفتی نەبوونی هەلیکە سەرمایی مرۆڤ یعنی مرۆڤ زۆربەی گەنجان وەردەگرێت بۆی کە وەردەگرێت بەڵێ ئەو وڵاتانی ئەوروپا خۆ لەبەر چاوی من و تۆ و دڵی دایک باوەوە نییە کە دەڵێ ئیقامە دەدەمە فڵان گەنج دەڕێ بەهێنانی ئەو گەنجانە بە سەرمای مرۆیی بەهێزکە دروستکە ئەو وڵاتانە خۆی بێبشێنەوە لە 120 ئەو کەسانێک کە لە بەریتانیا ئیش دەکەن گەنج و لای پاکستان و هیندستانە دەلیان دەربهێنە ئەو وڵاتە پەکی دەکەوێت بۆیە لە هەرێمی کوردستان کە 160مان گەنج و لاوە ئەنی هەمە ئیش فکرمان لەوە کردوتەوە چۆن بتوانین وەکو سەنتەری پەرپێدانی لاوان بوخزێک لەو 160 بخەینە بەر ئیشی پێ بکەین هەماهەنگی هەیە گەنج ئەگەر بۆی بچی زۆر ئەگەر ئەمە باڵێک بۆی بچین ئەو بە دوو باڵ دێ بۆ لامان بەڵام بەداخۆ ئیمکانیات زۆر کەمە
حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەی تەنانەت لە سەدا شەستی ئەفکاک سەلمان لە سەدا شەستی هەرێمی کوردستان گەنجە لە سەدا شەستی دانیشتوانی هەرێمی کوردستان خەوتون خۆیان یاخود خوێندراون ئەم سەتاشێسە ئیشی لەسەر کراوەکە بێدەنگ بکرێ خەفە بکرێ دەسەڵات هاتووە لە ڕێی ئەوەی بەشێکی زۆری لەو گەنجلاوانی خستۆتە ناو هێزی پێشمەرکە و هێزە بۆ بەشێک لە هێزە ئەمنیەکان و کە بندیواریشن 450,000 موچەخۆری نایاسایی تێ بەشێکی بە پارەی کەم ڕاگراوە بەشێکی تر بە بەرمەجا بێئومێد کراوە بۆ نمونە لەو هەڵبژارنە خەڵکی ساوا لێ کراوە دەڵێ دەسەڵات ئەو قسە دەخاتە نێو خەڵکیەوە دەڵێ هەموو حیزبەکان وەکو یەکن هەموو حیزبەکان دزن هەموو لایەنەکان زن بۆی خەڵک بێئومێد بێت هەوڵ نەدا بە وڵات چاوەڕێ بکە ئای بەشکم شتێک بکرێتەوە لە خۆ گۆڕانکاری بکرێت ئەو بە بەرمەجەش کرا وڵاتانی دیشتێ ئیشی لەسەر دەکەن بۆی ئەو گەنجە دەنا ئەو 100 ئەگەر لە 125 ئەو گەنجانە لە 125 ئەو گەنجانە باوەڕ دەکەی بە ئیشکەون یەک شۆڕش بەرپا دەکەن هەر بە مەدەنیانە حەچی دەسەڵاتداری گەندەڵ خێ بەدەری دەنێن ناچاری دەکەن واز بێنێ ئەگە ئەو 100 سەتاسی بایکۆتی پرۆسێکی سیاسی بکە بۆ نمونە پرۆسێکی سیاسی لەگە حیزبەکەی بۆ نمونە بایکۆتی پرۆسەی سیاسکە کە دەنگ نەداتە ئەو کەسانە 27 ساڵە 28 ساڵە حکومڕانی دەکەن 27 ساڵە دزیمان لێ دەکەن درۆمان لەگەڵ دەکەن خیانەتی نیشتیمانیمان لێ دەکەن ئەگە بێت و بەس بۆ نمونە پرۆتستۆی بکە بایکۆتیەکی توپارکە باوەڕ دەکەی دێنە سەرخەت و گۆڕانکاری ئەنجام دەدەن بۆیە گرنگە دووبارە بینەوە ئەمانە بەگەڕ بخەینەوە ئەم حیزبانە بە بەرنامە ئیشی لەسەر خەوتووی و وەستاوی کۆمەڵگەی ئێمە دەکەن دەنا کۆمەڵگەی ئێمە ئەو کۆمەڵگەیە بوو بە 182,000 ئەنفال نەوەسا کە ئەنفال کراو بەڕژێمێکی داپلۆسی بەحسی نەتواندرا لە ناو بمرێ بە تورکیایەک نەتواندرا لە ناو بەرێ ئێستا کە چی بۆچی لەنێ خۆماندا بوەستین و بێ سوچی حکوومەتە کە وە سوسی دەسەڵاتە کە گەنجان بەم جۆرە دەخەوێنێت و توانەکانیان کە دەکات یاخود تاوانەکە هی خودی گەنجان خۆیانە کە بەقسەی دەسەڵات دەخەون دوولایەنێ بەشێک لە دەسەڵات سەرکەوتوو بووە لە پرۆسەی بێئومێدکردنی گەلی کورد و بەتایبەتی گەنجان بۆی نەتوان بەشداری بکەن هەیە بەشێک تری دەکەوێتە سەر گەنجان خۆن وەکو پێمان گوتین تەقوی بەشەری شەخسی بۆ شخصەکان زۆر گرنگە گەنجان ئێستا ئەگە دەگەنج لە یەک شارۆچکە باوەڕ دەکەی بجوڵێنەوە هەموو شارۆچکەکە دەجوڵێنێ هەموو قەزاکە دەجوڵێن پێشتر لەو پیرەمەکرونە باوەڕ دەکەی 6 گەنج هەموو پیرەمەکرونیان هەستان دەسەر پێکەداوای چیان دەکرد کارەبا چاکن ئێستا نزیکی کارەبای پیرەمەکرون گەیەنراوەتە 6-7 ساعت جیاوازیە لەگەڵ چەمچەما هەروە ئەگە ئەو گەنجانە لە پرۆسەیدا جوڵێنەر و ئەوانە بەردەوام بن دڵنیا بە گۆڕانکاری دروست دەبێ و دەبێ بۆ خۆمان بێزکەینەوە لە تەقوی ڕۆشنبیری بێزمانە بێ گەنجی چەمچەماڵ ئاگای لە گەنجیڕانێ بێ ئیرانی ئاگای هەڵەبجە بێ هەڵەبجە ئاگای لە هەولێر بێ لە دهۆک بێ جۆری لە پەرلەمانێکی دروست بکرێ بۆ گەنجان کە پێشتر ئەو هەوڵە هەبووە من هیوادارم ئەو هەوڵە ئەگە سنتەری پەرپێدان لاوانش بێ بە هاوکاری چەند ڕێکخراوێکیشی لەسەر بکە بۆی گەنجان کۆ بکەنەوە جوڵەی فعلی دروستکەن بۆ بتوان شارێک لەسەر دەسەڵاتە دروستکەن پرۆژە و پلانتان چیە وەکو سنتەری پەرپێدانی لاوان وەکو کۆتا پرسیارم بۆ بەڕێستان چ کارێک لەسەر توانەکانی گەنج دەکەن ئێمە وەکو سنتەری پەرپێدانی لاوان لەمە تو هەوڵ دەدەین لە ڕێی ئەلامەوە لە ڕقسەکردن لەگەڵ لایەنە سیاسیکان و لە ڕێهاندانی گەنجانەوە داوا لە گەنجان بکەین بخسێنە ناو پرۆسەی سیاسیەوە چکە لە هەموو جیهاندا شتێکەیە کە نیزامی سیاسی دروستەکە حیزبە دەبێت ئەو گەنجانەی کە وەلای نیشتیمانیان تێدایە خاوێنن پیس نەبوونە بە گەندەڵی بێن چی بکەن هەوڵی بەرەو پێشوەچوم بدەن لە ناو حیزبەکانی خۆیاندا و هەوڵدەن کە پۆست وەرگرن و بێ ئومێد نەبن لەو پرۆسەی بەردەوام بن بە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ 4 ساڵ ئامانج نایەتە دی دەبێت ئامان دوو ئامانجی استراتیژی درێژخایانمان هەبێت هەوڵ دەدە ئەمە لێرەگەی ئەو هاندانەوە هەوڵدنی کە ڕێژەی گەنج لە ناو لایەنە سیاسیەکاندا زیاد بکەین
تا ئەوەی بتوانێت ئەو گەنجانە لە ڕێی ئەم پرۆسێ و جۆرێکی تریش قسە دەکەی کاکارن پێم وایە وەکو سنتەری پەرەپێدان کار لەسەرەوە دەکەین کە گەنجان و لاوان ئاگدار بکەینەوە هۆشیاریان بکەینەوە کە بەڵێ حیزبەکان دەتوان نظامی سیاسی بگۆڕن بەڵام گەنجان و لاوانی دەتوان لە ڕێگەی پرۆسە سیاسیەکانەوە بتوان فشار دروستکەن بۆی نظامی سیاسی لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەر بێن ئیشێکی تر لەسەرەوە دەکەین لە ڕێگەی خوێندن و پەرتوک و پرۆژەی خوێندنەوە گەنجان تاقوێ بکەینەوە و هانیان بدەین و گروپ دروستکەین لە شار و شارۆچکەکاندا پشگیری هەر جیهەتێک و لایەنێک و هەر گەنجێک بین کە دەیەوێت گۆڕانکاری دروست بکە و اینجا لە هەوڵ دەدەین پرۆژەمان هەبێ پرۆژەی بچوک بۆی هاوکار هەندێک لە گەنجان بکەین وەلا ئینیشتیمانیان بۆ دروست بێتەوە بۆی ئەنی هەناسەیەکیان بەبەر بدەینەوە اینجا بەڕاستی فشارش دروستەکەن لە سەلانەکە سا توانراوە سنتەری پەرەپێدانی لاوان لە حیزبێکدا ڕێژەی گەنج زیاد بکە ئێساندە حیزب هەیە و تەبێژی گەنجە لاوە دەکرێت ئەم جۆرەی پەرەپێ گەنجان و گلەیەشان هەیە لە ناخودی حیزبەکانی زۆر جار پەراوێزخرانەوە چۆن لە کای حکومڕانیدا پەراوێزخراون بەڵێ هەیە چکە ئێستا حیزبمان هەیە هیچ گەنجێکی تێدا نابینین لە تێدا لە بڕیاری سیاسیدا بەشدار بێت لە بڕیاری حکومڕانیدا بەشدار بێت چە حیزبێک کەم هەیە کە گەنجی تێدا بەشدارە لە بڕیاری سیاسیدا بۆیە ئەم کلێ هەیە بۆشە گۆڕانکاری دروست نەکرا بۆیە دەبێت لە ناو یەکێتی لە ناو پارتی لە ناو گۆڕان لە ناو کۆمەڵ ئیسلامی یەکگرت و گەنج بچێتە پێشەوە هەوڵدا بەتین و هێژەوە کۆڵمەدا بۆی حتا کولاو گەنج نەتوانێت تا نەگاتە قەراری سیاسی بڕیاری سیاسی لە شوێنی گەورە و ناتوانێت گۆڕانکاری هەرچەند پێشتر وتم کۆتا پرسیار بەڵام ئەمان ئامۆژگاری کۆتا ئامۆژگاری بەڕێستان چی بۆ گەنجانەی کە ناومێد بوونەوە دەستیان لە وەزاکە شردووە بە تایبەت ئێستا کە هەندێکیان بیر لە ڕۆیشتن دەکەنەوە بەهۆی ئەو کێشە سیاسانی لە ناوچەکەدا ئەگەرێک هەیە کە گەنجان خوان خۆش کردووەگە بێت و وڵاتی تورکیا دەرگاواڵا بکات بە ڕوویەشێتی ئەوروپادا خەڵکێکی زۆر خۆیان دەکردووە ئامۆژگاری چیە ئەوانە بدۆڕێن و هەڵن یاخود ئەو نیشتیمانە جێنە هێڵن ئەوان لە هەموو زەویدا تەنها ئەم بەستە خاکەیە کە بەهی خوانی بزانن شوێنێک ئاوارە سێکم هەیە بۆ لاوانی خۆمان لە گەنجان و لاوانی خۆمان بۆ ئەوانش کێ لە هەندەرانیشن ئەنیشەدنێ و گەنج و لاوای لە هەندەرانیشە کە ئێرەی بێ وازی لە هەرێمی کوردستان هەیە لەوێەوە ئیش دەکات من پێم وایە ئەوەندە گەنج و لاوەی ڕوودەکاتە ئیجە و لە ئیجە تووشی مەترسی و خنکان دەبێتەوە ئەگەر ئەوەندە لە هەرێمی کوردستان بە جوڵەوە ئیش بکە بێنە سەر شەقامەکان بە ڕێگەی مەدەنی فشار لەسەر دەسەڵات دروستکەن بە مانگێک دوو مانگ وازنێنن وڵی دڵنیام دەتوانن چۆک بەو دەسەڵاتە دادن کە گۆڕانکاری بکە و جۆرێکتم پێم وایە ئەگەر بچیتە هەر شوێنێک ئەگەر نیشتیمانن بەقەت باڵە پەرەسێرکەیەک بێ دڵی تۆ لەو نیشتیمانە زیاتر ئارامتر دەبێت لەوەی کە بچیوە بە وڵاتێکی ترکە سەرمایە تۆ بەکاردێنی هێشتا وەکو بێگانەیەک تەماشات دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت بەڕاستی لەو دەسەڵاتە قوبوڵ نەکەین بین بەگشتی گەنجان و لەوان خۆیان کۆبکەنەوە خۆیان بە میکانیزمەکەن بەڕێخستن بکەن فشار دروستکەن لەسەر هێزەکان جوڵانە و خۆپشاندانەکان دەست پێ بکەنەوە بە ڕێگەیەکی ئارام و فشار دروستکەن و دەست بۆ ئەو شوێنانە ببن کە دەسەڵات پێی تەنگە تاو دەبێت من ئەگەر هەزار گەنج ڕوودەکاتە ئەوروپا ڕوودەکاتە ئەو دەریایی جێ خۆی دەکات قورەگە هەزار گەنج چێتە سەر پاڵاو گەنەوتەکان و بیرێنەوتەکان بزان ئەو دەسەڵاتە چۆن جوابت دەداتەوە بۆیە من هاانی ئەوە دەدەم کە بەڕێگەی خۆ ڕۆشنبیرکردنەوە تەقویمەوە هەوڵ دەین و بە ئەو نیشتیمانەی خۆمان نەدەینە دەست کەسانێک کە بەیانی زۆر خەتەر و زۆر مەترسی دیارە باوەڕکەی خاکەکەشمان لێ دەفرۆشن دڵسۆز نینە ئامادەم بۆ پارە و سەرمایە و بۆ هەواو نەفسی خۆیان حەچ بستێکی خاکێکە بیفرۆشن بۆیە هیچ خاکێک وەکو ئەو هەرێمە کوردستانە نابینی وا خۆش بێ چوار وەرزمان هەیە ڕۆژنامە و سیلاو هەیە هاتوتە ئەم هەرێمی کوردستانە من لەگەڵی بوومەوەرگێ کێتی وەڵی 50 وڵات گەڕام شوێنم نەدیوە بەقەد ئەو کوردستانە خاک و هەوای خۆش بێ فرمێسکی لە چاوی هاتووە بۆ دەبێمەوە بین تەماشای جۆری لە گەنجانی خەزە بکەین چۆنش ڕوبەڕ و ئیسرائیل دەبنەوە ئەو غەزەیە کە مسافەیەکی چەمە بەرگری دەکەن و کۆڵ نادەن خێروبێرێکی وڵاتەشتێنە بابین وەڵڵاهی
ئەو خێروبێرەی لە وڵاتی هەرێمی کوردستانە ئەگەر لە 120 لەو دەسەڵاتە وەرگرینەوە هەموو گەنجێک دەبێتە خاوەن کار دەبێتە خاوەن ژن و ماڵ منداڵی خۆی کە دەچوو لە زان کۆپڕۆژەی دەبێ باوەڕ دەکەی لە ڕێگەی بژانەوەی کەتی کوشت و کاڵەوە دەتوانن کەتی پیشەسازی بەهێزکەین گەنجان و لاومان دەبنە ئیشی خۆیان دەبنە خاوەن ئیشی خۆیان بەڵام لە ڕێگەی گۆڕانکاریکردن لە نظامی سیاسی. بەڕێز سەلمان کۆچەری کارگێڕی سنتەری پەرەپێدانی لاوان سپاس بۆ بەڕێستان کە میوانیا ئەم ماڵقەی بەرنامەی باس و خواز بوون. زۆر سپاس بۆ یۆشکە و دەرفەتەدان پێداین بۆ هیوای بتوانین گۆڕانکاری لە سەرانسەری هەرێمی کوردستاندا ڕووبدات و لاوانیش بزنە سەر مەشقی و گۆڕان دووبارە بەخێبێن. بەڕێزان بەم شێوەیە کۆتایمان هێنا بەم ئاڵلقەی بەرنامەی باس و خواز تا بێگەیشتنەوە لە تەوەرێکی دیکە و لەسەر بابەتێکی دیکە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرین. خواتان